مایتێکردنên حزبît karobarên Ewqafê da û sizadana mamostayên ayînîyên heqbêj li sînorê parêzgeha Duhokê berdewamî heye. ئەوەی 4 ساڵ توونەی سەرێکم نەدەیلێ یان تەلەفۆنێک بۆم نەکەی ئیستە بە تەمای بێ ئەمالم بە مەبەستی ئەوەی مەسلحەتی خود پێمایە و دەنگت پێ بدەم نێلام چونکە بەڕاستی هاتنتان جێگەی دڵگرانیمانە. Li servê wtarê mela şێروان گۆران wtarbêjê mizgefta şehîdan Nahya كەڵەكچی ya ser bi qeza şêxan ve eşmînberê hate ladan. یەکێک لە مۆزەفەکانی ئەوقاف تەلەفۆنی بۆ کردم و وتی مامۆستا سەلامی کرد و سەلام گەڕان وتی مامۆستا من فلان کەسم لەلایەن ئەوقافەوە دوور خراکتەوە لە وتاربێژی نابێ وتار بدەی. نەیگو هۆکارەکەیشی لەبەر ئەو گرتە ڤیدیۆیەک بەڵاو بوو بۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە گرتەیەکی زۆر تەبیعی و احتیادیە هیچ تەشهیرێکی تێدا نیە تەنانەت قسەی حەقم کردووە لە قسەی حەق زیاتر نەم کردووە. مامۆستای navbirît bêjî ji gotina heqiyê peşêman nînim. Ez ji ber ku min çi karên neyasayî nekirîne û ev cure sizaya jî mişkarê bangewaz û xêrê sar naket. Belku ji caran germtir dê xizmeta ayînê pîrozê îslameke. ئێمە سارد نابینەوە بە هیچ جۆرە سزایەک لە خزمەت ئاینی ئیسلام پیرۆز بە حتا گیان لە قەڵبمان هەبێ لە لاشەمان گیان تێدا بێ خزمەت ئیسلام دەکەین. لەوانەیە ئەوان بتانن ئێمە لە مینبەر دوور بکەنەوە بەس بە هیچ شێوەیەک ناتانن لە ڕێبازی حەضرەتی پێغەمبەر دوورمان بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە هەر لەسەر هەمان ڕێبازە پیرۆزەکەی پێغەمبەر دەبین. گەنجە خۆشەویستەکان وا بزانم لە یەکێک لە پەیجەکان مۆڵەتی 24 ساعتیان داوە بە ئەوقاف ئەگەر مامۆستا نەگەڕێنەوە ئێمە هەلوێستی ترمان دەبێ. ئەلێرە دەمەوێت سوپاسیان بکەم و جێگەی ڕێز و تەقدیرن ئەیە دڵسۆزی ئەوانە بۆ ئیسلام. Hevwelatî van cure biryara siyasî dizanin û ji destêwerdanên parta desthilatdar karobarên mizgeftê jî da dilgiranin. مەلا لەسەر مینبەر ناتانێ حەق بێژێ ئەگەر بێت و مەلا حەق نێژێ پاکی حەق بێژێ وەکو خودا تەعالە لە قورئان دەفەرمێ وەکثەرهم للحەقی کاریهون زۆربەی زۆر عالەم لە حەقی قاریان تێ بۆ چکم حەقی ڕقە لەبەرێ عالەم قاری لێ تێ لەبەر ئەیە مامۆستای ئاینی دوور دەکرێتەوە لە مزگەفت لە وتاربێژ بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە یعنی جێگەی تەئەسفە و جێگەی ئەسەفە. پێویستە و دیاردانە نەمێنێت و حکوومەت دەست لە لادانی مەلای ئاینی ڕاگرێت چونکە مەلای ئاینی دەنگی خەڵکە دەنگی خەڵکیش پێویست ناکە ڕابگیرێت. مزگەفتی شەک و وەک هەر دام و دەستگایەکی حکومیلاتێکە مەبەستی خۆیان پێ دەگرێن و تەواو ئەگەر نا مامۆستای ئاینی پێویستە لەسەر بابەتی ئاینی بێ نەک بابەتی حیزبی بیان مامۆستای ئاینی هەر بابەتێکە پێویستە بیگەینێتن لەسەر ئەو ئەرکە بیگەینێتن چونکە حەقی خەڵکە باز دەکاتن. Parta desthilatdar dixwazît malên Xwedê bikete baregahên xwe yên hezbî. Oldîv arezûya xwe bi gorey berjewendiya xwe mamostayên ayînî bikar bînît. Hevwelatî jî dibêjin xelkê musulman dê wan siza det ka çawa wan mamostayên heqbêj siza dayîne. Amed Dirîfkanî, Kenala Osmaniyê Peya, Nahya كەڵەكچی.